بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرگوێیەگەن جوانترین سڵاو بۆ ئێوە. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باس و خواز ئێمڕۆماندا باس لە سەرنجامی ستەم و ستەمکارانەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بێگومان خوای گەورە لەسەر خۆی وەکو لە فەرمودەی پێغەمبەری خوادا هاتووە صلی الله علیه وسلم ستەمی قەدەغە کردووە و داواشی لە بەندەکانی کردووە کە ستەم لە یەکتر نەکەن و هەمیشە ستەمیشی لەسەرەوان قەدەغە کردووە و بە شتێکی بوغزاوی و ناشرین و قێزەونی وەسف کردووە و سەرنجامێکی شوم و خراپی هەم لە دنیا و هەم لە قیامەتدا بۆ ستەمکاران داناوە. تەنانەت لە قورئانی پیرۆزدا لە کۆتایی سوورەتی ئیبراهیمدا سەرنجام و مەشهەدی نالەبار و پڕ لە چەرمەسەری و پڕ لە گێژا و پڕ لە ناخۆشی ستەمکارانمان بۆ بازەکات کە کاتێ بە چاوی ئەبڵەق و بە سەرگەردانیەوە گەڕێنەوە بەردەمی حزوری خوا و گفتوگۆیەک لەبارەی ستەمکاریان لە نێوان ئەوان و خوای گەورەدا ڕوئەدا. ئەوەندە شەرمەزار و ئەوەندە پەشیمان و ئەوەندە سەرگەردانن کە خوای گەورە داوا لە خواکەن کەوا بیان گەڕێنێتەوە بۆ دنیا و دڵنیان کەوا ئەم جارە تەبعیەت و پەیڕەوی لە پێغەمبەرانەکەن و جارێکی دیکە ناکەونە نێو ستەم و ستەمکاریەوە کە ئەمە سەرنجامی شومی ستەمکاران بێ. بۆچی ئەمە هەر لە ئێستاوە خۆمان لەو شتە ناشرینەن بپارێزین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا دەفەرمێ خۆتان لە ستەم بپارێزن چونکە بەڕاستی ستەم تاریکی و سەرگەردانی و ماڵوێرانیە بۆ ڕۆژی قیامەت. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ موسڵمان برای موسڵمانە نە ستەمی لێ دەکا و نە لێش دەگەڕێکەوە ستەمی لێ بکرێ. کاتێکەوە معازی کوڕی جەبەلیشی وەکو نوێنەر و مامۆستای خۆی ناردە وڵاتی یەمەن، یەکێک لە ئامۆژگاریە دوور و درێژەکانی کە لە کۆتاییەوە دەفەرمێ خۆت لە ناڵە و سزای ستەم لێکرا بپارێزە چونکە بەڕاستی ناڵە و ئاه و نزولەی ستەم لێکرا و تیرێکە کە لە کەوان دەرچوو بڕستی ستەمکار دەبڕێت و تا نەگاتە عەرشی خوداش هەر بەردەوامە لە ڕۆشتن. ئەمە یەکە عاریف و شاعری خواناسی کوردیش مەحویە فەرمێ با زۆری بێ بەکەم مەگرە ئاهی بێ کەسان بەم نەرمەبایە عەرشی خودا دێتە ئیستیهزاز. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی دیکەدا ئاماژە بۆ دەکات کە لە نێوان خوای گەورە و دوعای دوو کەسدا هیچ پەردە و حیجابێک نییە، ڕۆژوەوان تا ڕۆژوەکەی دەکاتەوە و کەسێک کەوا ستەمی لێکراوە. ئێمە ئەمڕۆ کە لەم مانگەدا لە مانگی ئازارداین سەرنجامی بەشێکی زۆر لە ستەمکارانمان بینیم و ڕاپەڕین و بەرخودانی میلەتێک بەرامبەر بە ستەم و زۆرداری سەدام حوسێن و دارودەستەکەیمان بینی و کیمیاباران و ئەنفال و زۆربەی زۆری یادە تراژیدیاکانی کورد لە مانگی ئازاردان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لەو سەرنجامە شومە دەکەین کە هەزارەهای وەکو حاکمە ڕەزا قورسەکانی عێراق و شاکانی ئێران و سووریا و تورکیا و زۆری تیکە لە ناوچوون تەنها ئەوەی کە ئەمێنێتەوە ستەم لێکراوە و ستەمکاران دەچنە نێو مەزبەلەی مێژووەوە. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە زانای ئاینیم کردەوە پێکەوە باز لە سەرنجامی خراپی ستەمکارانەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادە بوون. زۆر مەمنون. مامۆستا ستەم چییە و ستەمکار کێ لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ظلم لو شيء عربي كيا دانا نشتكى لغير شويني خواه وضع الشيء في غير موضعه دو معنى هيك لمعنى كاني وهيك كشان لمعنى كاني بيتشواني رناكية خلاف الضياء والنور بدوش دوتري دو معنى هلا قريه كان اويك شتيدان الا غير شويني خويا خواي جورب فرمي وابي كتوانيكي يعني سروشتو طبيعتي اوش توابي وكسك بتوانيكا لي زيابكا لي كمكا لكاتي خويا نيكا لزماني خويا نيكا ام انكا لباس الظلمه هاتونكا اگر بيستي كل باس انا كان هيك لو انا مثلا معنى غيوكا بيتواني روناكيه شكون شنو الظلم وزور واستمكرابه خلقي روناكاي للدل انا ما هو روناكاي دل مهم ترى روناكاي باك على باشا بوبي با وڵاتەکەشیان ڕووناک بووبێ بەڵام ڕووناکایی لە دڵ و دەرونی خەڵقیانە ماوە بۆیە خوای گەورە وای داناوە لە
کە ئەم زڵمە بەشێکە لە نەمانی ڕووناکایی و خۆشی و ئاسوودەی لە دوور دەرونی خەڵقیە. زڵم بەوەترێکە مەسەرەن بۆ نمونەگە کەسێک خوای گەورە دایناوە لە فڵان کاتە حەجکە ئەو کاتێککە بیکەوە زڵمە هەروەکو عیباداتی دینیش لە فڵان کاتە نوێژکە ئەو غەیری ئەو کاتە بیکە لە باسی دەستنوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەبێ ئینسان سێ جار ئاو بەکاربێنێ بۆ هەر ئەندامێ لە ئەندامەکانی غەیری سەری کەەوە یەک جار مەسحێکە سێ جار ئاو بەکاربێنێ ئەفەرمێ هەر کەسێک لێ زیا کرد فقط ظەلەمە فقط ئەساء ئەو ظەلەمە ئەدوکیشە لەوەش هاتووە بۆ ڕیواتە ئەوە زوڵمی کردو لە چی لەوەی کە لەو ئەندازەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردووە ئاوی زیار بەکارهێناوە. کاتە مامۆستایمە پێمان وایە کیمیاباران و ئەنفال و هێرۆشیما و سووریا و ئەفغانستان ئەمانە زوڵم و زۆرن کەواتە زوڵم پلەی بچووکیشی هەیە. بەڵێ جاوە لەوێ بۆیە دەست پێکرد بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوێ باسم کرد مەجالی ئەوەی ناوە کە ئینسان ئەوەنە ئاو زیاد بەکاربێنێ کە زەرەر لە دنیا ناگەێنێ ئەگەر ئینسان لەسەر بەحرێک بێ نەک لە بەبەلوعێکاوێ لەسەر بەحرێک بێ پارەشی پێنایە ئاوەکەش بچێتەوە بەحرەکەەوە بە دەموچایەکە بچێتەوە بەحرەکەەوە ئەگەر لە سێ جار زیاتری کرد زوڵمە ئەگەر لە سێ جار زیاتری کرد بەبێ مەبەستێکی شەرعی هەبێ کەواتە لەوەوە زوڵم ئەوەیە کە ئینسانی مسلمان بیزانێت کە زیادکردن لە شتێک کە شەرع دایناوە کەمکردن لە کەم تەرخەمی لە شتێکا کە شەرع دایناوە تێپەڕاندنی کاتی لەو کاتانێکی ئەو عیبادەتە ئەو خواپەرستی ئەو ئیشە لەو زەمانانێکی لەو شوێنانێکی کابرا بچێت بۆ حەج مەسەڵەن ئەچن حەجەکەن لە شوێنێکی وەکو هیندۆسەکانێکن وەکو یەزیدیەکانێکن وەکو کەسانێکێکن کە چن لە غەیری ئەو شوێنی خوا دایناوچن لێ حەجەکەن ئەوانە هەموو پێترێ زوڵم چ لە کاتی خۆیان نەبێت چ لە شوێنی خۆیان نەبێت چ لە زیاو بە زیاوکردن و کەمکردن بێ و بە تێپەڕاندن بێ و بە هەر شێوە لەو شێوانە کە ئەمە هەموو شێوەکانی زوڵم ئەگرێتوانێ بەڵام بۆ ئێمە باسی ئەوما کرد مسلمان ئەگەر مسلمانی زوڵم کاوەکو لە مێژووە ڕێکەوتۆ مسلمانی زۆر ڕێکەوتۆ کە زوڵمیان کردووە ئەو مسلمانی کە زوڵم مەکابێ بزانێ لە ئاوی دەستنوێژەکەەوە کە هیچ زەرەری نییە مادام لە قسەی پێغەمبەر دەچووە زوڵمی کردووە هەتا ئەو کاتێکە وەکو حەجاجەکە کە چەند حەجاجی زۆری پەیوەندراوە بەس زوڵمی کردووە لە سەردەمی خۆیان وەکو بەعزێ لەو حاکم مسلمانانانەکە کە بە قەمچی لە زانە گەورەکانیان داوە لەسەر کەلیمەیە قسە کە دوای هەر بخۆشیان لێی پەشیمان بوونەوە مەسەڵەن ئەبینی کەسانی گەورەی وەکو ئیمام ئەحمەد وەکو سوفیانی سەوری وەکو عیزی کوڕی عەبدولسەلام وەکو ئیبن تەیمیە وەکو هەموو ئەو عالمە گەورانە ئیمامی مالیک ئەمانە بەرقەمچی دراوە لیان دراوە تووشی نەخۆشی بوون لە بەعزە شوێنە فەرەی ئیمامی مالیک لە دوای ئەوەی کە لای ئەبوو جەعفەر بەڵا بوو لە سزنی ئەوان بەڵا بوو ماوەی 20 ساڵ نەتوانێت چوو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەرەوەی تووشی نەخۆشی بوو لە ئاخری سەرمەرگی باسی کرد بە قەمچی چێ بە قەمچی مسلمانان بۆ وەڵا بێ ئاوا بڵێ ئەویش مادام خوای گەورە مەجای ناوە قسەی ئەو ناکە هەتا ئەڵێکە عیزی کوڕی عەبدولسەلامیان تعزیب گرتبیان لە خێمەگا سزنیان کرد بوو کابرایەکی مەسیحی پێوتن تی ئەو پیاوە گەورە چێ لەو خێما سزنتان کرد تیەوە ئیچ لە عالمەکانمان لەسەرەوەی کە بەگوێ خەلیفەی نەکردووە بەگوێ کاربەدەستی نەکردووە تی وەڵڵی ئەو لە لای ئێمە بیایە ئاوی دەستنوێژەکەیمان هەڵەگرت بە تەبەڕوک جل و پێڵاوەکانیمان هەڵەگرت بە تەبەڕوک نەئەخەوتین بەسەر سەری حیمایەمانە کرد بەس ئێوە ئێستا گرتوتان لێ ئەم زوڵما جاری وا ناو مسلمانانیش هەبوو بۆ ئێمە بزانین وا نەزانین زوڵم هەر ئەوەیە کەسێک بیکا بڵێ من مسلمان نیم زوڵم لە مسلمان ناخۆشترە و لە کەسێکە نامسلمان بێ کەسێکە نامسلمان هەر لێ وەشێتەوە کە زوڵم بکە کەواتە مامۆستا مسلمان و نامسلمان هۆکار چییە کە پەنا بۆ ستەم و ستەمکاریە بن کار لە کاتێکا جەناب دەفەرمووی ئەوانەی کە ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی مالیک و عیزی کوڕی عەبدولسەلام و ئیبن تەیمیەیان زیندانی کردووە هەر خەلیفە و بەناو مسلمان بوون و سوپای ئیسلامیشیان لەبەردەستا بووە هۆکار چییە مرۆڤ پەنا بۆ ستەم و ستەمکاریە بە هەر کاتێک ئینسان لایە لە ڕێبازی خوای گەورە ئەو زوڵماکە با مسلمان بێ هەتا خەلیفەی مسلمانان جبێ بۆ چونکە کاتێک ئەوانە کە هەمووی ئەوەی کە دیراسە ئەکرێ کە ئیخوێنیوانەیە بۆ دەرەکەوێت ئەوەی کە ئەو خەلیفە مسلمانانە سزای خەڵقیان داوە خەڵقی مسلمان ئیزاناکان بە تایبەتی خەڵکی لەوانەیە ئەندازەی مستحق بوون بەعزێکیان بەڵام زاناکان لەبەرسی لەوەرەی ویستێتی ڕێیەکی خۆی بچەسپێنێ زاناکەش باشتر و شارەزاتر و چاکتر دێزانیوە کە ئەبێ لەو شوێنە ڕێی خوا و پێغەمبەر بنەوێ ڕێی ئەو بێ بۆیە ئەو خەلیفانە ئەو کاربەدەستانە ئەوانەی کە مسلمان بوون نامسلمانەکانی شەروان
ئەوێ ڕێی خۆی بسەرمێنێ بەڵام مسلمانەکە ئەوێ ڕێی خۆی بسەپێنێ بەڵام کابرای کافرەت ئەوێ ڕێی خۆ پێغەمبەر لا بەرێ و بە ڕێی خۆی بکا بێ هەر کەسێ بەگوێ من نەکا ئیتر ئەمە زوڵم و زۆری کردووە کەواتە مستحقە بیکوژن بێبڕن تعزیبی بن لێبن ئەمان بۆ دروست بووە کە ئەم کەسە اعتراف بە دەسەڵاتی من ناکا حساب بۆ دەسەڵاتی من ناکا منش دەسەڵاتی مسلمانانم هەموو خەڵک اعترافم پێکە یعنی خۆی پێ بچووک بۆتەوە کە کەسێک بەگوێی نەکا توتی مادام بەگوێم ناکا کەواتە دروستە بۆ من لێی بم سزنی بم ئەشکەنجەی بم ئەو هەشتێکی لێ بکەم سزنی بکەم ئەشکەنجەی بم بۆ چونکە بەگوێم ناکە بە گوێنەکردنەکەی ئەو یعنی ئەم ڕەئیەی خۆی و ڕەئیەکەی خۆی ئەوەندە لێ گەورە بووە کار کەسێ بەگوێینەکە دروستە بۆی تعزیبی بە لێی بە بیکاتە سزنەوە و بیشی کوژێ زۆر جار خەڵکیشیان کوشتووە ینی بەعزێ لەو زانانە زۆر بە ناڕەحەتی کوشتن زۆر بە زەلیلی کوشتیانن زوڵمێکی زۆریان لێکردنوەکو نەسری ئەحمەدی کوڕی نەسری خوزاعی کە ینی بە زۆر بە ناڕەحەتی بە ئیهانە کوشتیانە کۆمەڵێکی تری زۆر لەو زانانە لە سزنا مردون بۆ چونکە ئەو کاتە زوڵمیان کردووە کە زاناکە ویستی ڕێی خوا و پێغەمبەر بێ لە شەرع لانەیە ئەویش شتێکی نەبخێنە بێت لەو شەرع لابێ کە تۆی زانی بەم شەرعی منە ئەمەی کە من بۆ یەچم بۆ چوونەی من بەحسا بۆ چوونەکەی خۆشی بە شەرعی زانیوە ئیجتیهادێک بۆ مەسەڵەن وەکو ئەوەی کە باسمان کرد لە بابەتی یەکێ لەوەی کە موسڵمانان زۆر سزا دراومەتایەتی زانەکان لەسەر بابەتی خەڵقی قورئان کە بڵێن قورئان مەخلوقە ئەمە ئیجتیهادێک بۆ یەکێ لە ئەو قازیانە کردی کە بە حساب قازی خەلیفەش بووە ئەو هەموو زوڵم و زۆرە لە ئیمامی ئەحمەدەوانە کراوە ئەبێ ئێوە نەڵێن قورئان سیفەتی خوایە و قەدیمەوێ بڵێن مەخلوقە و ئانج نایوتووە لەسەر ئەوە سزانداوە کەواتە هەموو کاتێک بەشی زۆری سزا لەسەر ئەوەیە کە ئەو کەسە ئەوێ ئەو ڕەئیەی خۆی بسەپێنێت دەست دەگەچێت سەر ماڵێک ئەڵێ پێم نەڵێن پارەکە لەکوێتان کوژم ئەوێ ڕەئیەکەی خۆی بسەپێنێ ئەبێ بڵێن هەمانە ئەبێ مەسەڵەن کاربەدەستەکەش هەر ئەینیشت دەسەڵاتدارەکەش ئەینیشە چیم ود ئەبێ وا بکەن واتان نەکرد معنای زوڵمتان کردووە ناڵێ خوای گەورە چی فەرموو ئەبێ وا بکەن هەر کەسێک بەگوێ خوا و پێغەمبەری نەکرد زوڵمی کردووە ئەوڵێ هەر کەسێک بەگوێ منی نەکرد لەبەرەوە زۆر جار زوڵمەکە لەوە سەری هەڵداوەکە ئەو کاربەدەستانە موسڵمان و غێری موسڵمان ویستیانە ڕێی خۆیان بسەپێنن بۆیان نەسەپاوە بەسەر بەعزێ کەسا زوڵمەکەیان کردو لە بەرامبەرێ خۆشیان زانیانەکە زوڵمە زۆر لەو خەلیفانە دوای داوای لێبوردنیان کردو لە ئیمامی ئەحمەد و لە بازێ لەو ئەوانەی کە لەسەر دەمی خۆیان نەبوون کە ئێمە زوڵمان لە ئێوە کردویان براکەم زوڵمی لە تۆ کردو و داوای گەردن ئازاییتان لێگەین ستەم و ستەمکردن بەچی ئەشۆرێتەوە بۆ منە ئایا بە داوای لێبوردن و تۆبەکردن و ئەو شتانە بۆ نمونە مرۆڤ ئەتوانێت خۆی بلە تاوان و گەورەی ستەم دوور بخاتەوە ستەم ئیلا یەکش دەیسرێتەوە ئیش تەوبەیە باڵێ خوای گەورە یەکێک لە ئەو گوناحانەی کە شیرکی پێشبهاندووە خوای گەورە لە قورئانە قەت نافرێت شیرک فەسادە شیرک فڵانکە لەگەڵ ئەوەشە هاوەش یعنی هاوبەشدانان بۆ خوا بتپەرستی فەساد و بەد ئەخلاقی و هەموو شتێکی لێوە شێتوانێ هەموو شتێک بەرهەمی ئەوەیە بەڵام خوای گەورە فەرمێ ئین الشیرکە لظلم عظیم ئەفەرمێ شیرک زوڵمێکی زۆرە لەبەرەوە زوڵم ئەو زوڵمە ئەو شیرکە کە زوڵمیش بەشێکە لەوە ناسرێتەوە حتا پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر کەسێک شەهید بێ خوای گەورە لە هەموو گوناحێکی خۆشێ إلا حق عباد نبي شكون حق عباد ظلم بوا خواي جورف فرميتي ميكا أو كذيتي لفرمودي خوا درسوا للسنوري براندو السنوري الشرعي براندو شرع أو بشيء بفلان كذا دعناها بس أو شو ليس عندو ملكي خلقي داير كدوا عرضي خلقي داير كدوا باري خلقي داير كدوا جني خلقي داير كدوا فكري خلقي داير كدوا سلام الله هلا ولادي خمان أنا زور بينين كاميرات هذا باش بردوا ناوي دنگنا أبو فلان جهات هلا دنگدان كحريتك إنساني خويتي عليه بيما زاناتان أو شيء كشرع داينا ولي لا كلا شرع لا يا حقي خلقي خوات حقي خوي خوات جا ظلم زانا قال فرمن يعني ظلم لبين عبد وخويا وكوي كشريك بخوا بالرياض ذهب شرعي خوا لا وشرعي كيانه ديمقراطيتك سوسيالستيتك شيوعيتك يعني تجي اسلام بدنگ بو او بتاع زانه لجاتي اسلام او ظلمه شركه لبين عبد خوايا عبدك ظلمك حقي خواه حقي خواه ظلمك دوميان الشرك هيك قال الظلم هو كان بيني عبدك كان خويا انا كسي ظلمنا كسي كاكا وجزاء سيئة مثلها فمن اعتدى عليكم فاعتدوا عليه او تعداي لك دي يعني ظلمي لك دي وهو ظلم شيء انسان لاخويك وما ظلمناهم ولكن كانوا
ئەنفوسهم یظلیمون خوای گەورە فەرمێ زوڵمان لێ نەکردون خۆیان زوڵمیان لە خۆیان کردووە کەواتە هەموو ئەم زوڵمانە زوڵمکردن لا ناچێ ناسرەتەوە ئیلا بە لێخۆشبوون نەبێ پێغەمبەری خوا فەرمێ کەسە کە شەهید بخوا لە هەموو گوناحێکی خۆش دەبێ ئیلا حەقی عیباد نەبێ حەقی عیباد چونکە زوڵم بووە چوە زوڵمی لێ کردووە ئیلا بێەوە لە دنیا گردن ئازایی لێ بکردا یان لە قیامەتە لەبەر بارەگای خوای گەورە لە محکەمەی خوای گەورە کابرا بڵێ عەفوم کردی وەکو لە بەعزێ فەرمودایەتەوە خوای گەورە فەرمێ ئەو عەبدە عەفوکە لە ئاخریا کە عەفویەکە خوای گەورە هەردووکیان دەخاتە باشتەوە تا عەفوی نەکا خوای گەورە عەفوی ناکا ئەگەر ئەو کەسە براکەی خۆی خوشکەکەی خۆی ئەو باوکە کوڕەکەی خۆی کچەکەی خۆی عەفو نەکا لە قیامەتە خوای گەورە عەفوی ناکا خوای گەورە فەرمێ دەزە ئەو عەبدەیە بێ ئەو عەبدە عەفوکە حەقی ئەو حەقی من نییە لە حەقی خۆم لە حەقی خۆی خوای گەورە بۆ خۆی بەس حەقی عەبدەکە خوای گەورە دایەتی دەست خۆی دایەت دەست عەبدەکە فەرمێ ئەبێ عەبدەکە خۆی عەفوت کە ئەگەر عەفوی نەکرد بە هیچ شتێکی کە لا ناچێت لە دنیا بە یەکشت لاچێت بە تەوبە تەوبەیەکی ڕاستکە وەکو هەموو ئەوانەی ئیسلام لە ئەسڵا بۆیە هاتوو بۆی کە ئەو هەموو زاڵمانە تەوبە بکەن بۆی زوڵمەکان نەکەوێتە قیامەت بۆی جەزاکان نەکەوێتە قیامەت ئەگەر تەوبە بکەن لە دنیاە تەوبەیەکی ڕاستکەن خوای گەورە تەوبەکەشیان لێ قوبوڵەکە إن الله يحب التوابين خوشي شيوين ويبدل الله سيئاتهم حسنات خواهي قولك كدو خرابكانشان ظلمكشان بوكا بكدو يتشاك بس انت توبيك الراس كان كجارك دوبارينا كانوا برشمان من لويك كدوانو او كسانش كحق يعني خوادون ظلم يعني كدون داوي تشاوبوشيو داوي قدن اعزايان لي بكن زۆر باش مامۆستا کورد قسەیەکی هەیە ئەڵێ هەموو شتێ لە تەنکیەوە ئەدرێت تەنها زوڵم نەبێت لە ئەستوریا ئەمە هیچ بنەمایەکی ئاینی هەیە واتە ئاین پاڵپشتی ئەم قسەیەکە کە ستەم لە ئەستوری و لە زۆربوونی ستەماییتە کۆتایی پێدێ بەڵێ چونکە زوڵم کە زۆر بوو خوای گەورە ژوا ئەکا کە خەڵقش قوبولی ناکە خەڵقیش تا ئەندازەی قوبولیەکە وەکو ئەمانە کە بینیمان مەسەن ئەو هەی کە تۆ باسی کرد کە خەڵق هەڵگەڕایەوە لە ڕژێمی حیزب بەعز کە چەندە سەڵاتدار بوو بەنسبەت ئێمەوە بەنسبەت خەڵقی عێراقەوە لە ئەمریکا و لە رووسیا و لە هەموو کەس بەدەسەڵاتدارتر بوو لە هەموو کەس دەسەڵاتی زیاتر بوو بەڵام کە خەڵق تینی بوو هات خەڵقەکە لێ هەڵگەڕانەوە خۆشیان بەکوشدا کە سوکاری خۆشیان بەکوشدا حکوومەتەکان لە من دەرێنا حکوومەتی ئێران پێشتر لە سەردەمی شایە حکوومەتی گەیچە لە پێنجەم دەوڵەتی عالم لە قووەت و هێزە بەڵام بە مزەهرە بنیانێنا بە هەڵگەڕانەوە بە خۆپیشاندان ئەگەر زوڵم زۆر بوو ئەگەر زوڵم زۆر بوو قوبڵ ناکرێت تا ئەندازێک خوای گەورەش تا ئەندازەیەک مەجالی ئەیە فیرعەون زوڵمێکی زۆری کرد لەو بێدەسەڵاتانە خۆ کاتەش کە چوونە سەر بەحرەکە هیچ دەسەڵاتیان نەبوو بەڵام خوای گەورە تا ئەوەی لێ قوبوڵ کرد خوای گەورە مەجالی زاڵمەکاندا لە حەدیث هاتووە فەرمێ مەجالیاندا بۆی تۆبە بکەن خوای گەورە بەزەی بەوانی شایەتەوە بۆی بەو حاڵۆ نەچنە بەردەمی خوای گەورە خوای گەورە زۆری پێخۆشە کە زاڵمێک ستەمکارێک خوێن ڕێژێک پیاوێکی زۆر خراپ تۆبە ئەکا ئەگەر دوو کەس تۆبە بکەن هیچیان کەمێک گوناحیە بێ هیچیان زۆڵم و زۆری پڕ ئەم دنیای هەبێ خوای گەورە ئەوانی پێخۆشترە بۆ چونکە ئەوە وازێنێ لە هەموو زوڵم و زۆر ئەگەر وازنێنێ خراپترەکە ئەنفالێکی کردو ئەنفالێک هێژەکە کیمیابارانێکی کردووە 10 جار کیمیابارانی کردوەکە بە 100 جار لەبەرەوە خوای گەورە زۆری پێخۆشە کە عەبدێک تەوبە ئەکا کە پەشیمانە بێتەوە لەو زوڵمەی و خوای گەورە چاوپۆشی لێکە بەڵام ئەگەر نەیکرد تا ماوەیەک مەجالیە اینجا ئەو مەجالە خوای گەورە ڕاستەوە خۆی گورزی لێوەشێنێ یان خەڵقی لێهاندەیە یان هۆکارێکی بۆ ئێنێتە پێشەوە کە ئەو دەسەڵاتە ناوچی وەکو بینیمان فیرعەون و بیستومانە کە فیرعەون لە ئاوا خنکا وەکو بینی بێتمان وایە چونکە قورئانە فەرمێ قورئانە فەرمێ لە ئاوا خوای گەورە خنکاندی ئەیچەکان بە شتێکە لە ناوبراوەکو نەمرود یەکێکە بە خوای گەورە بەردی بەسەر ئابارەندون یەکێکە خوای گەورە باڕەش و بەڕەشەبا لە ناوی بردون لەبەرەوە زاڵمەکان خوای گەورە تا ئەندازەیەک مەجالیاندایە بە شەرتی خەڵقیان لەگەڵان نەبێ چونکە زانەکانە فەرمون هەموو زاڵمێک مەزڵوم دروستیەکە خەڵقەکە ملی بۆ کەجەکە بۆیە بنە زاڵم سوات سەریانە من هەر وەختێک بزانن خەڵقەکە درکی هەیە و ئەتوانێت لیان هەڵگەڕێتەوە ئەوانیش ناتوانن ئەو زوڵمە بکەن تا ئەندازەیەک زوڵم بکەن لەوانەیە بێن داوای لێخۆشبوونیش لە خەڵقی بکەن داوای لێخۆشبوونیش لە خەڵقی بەڵام کە ئەبینن خەڵقە مەزڵومەکە هەر سەدداخە هەر قسە ناکە ئەوانیش بەسەر پشتی ئەوانە سەرەکەون و ئەڵێ هەموو فەستەخەفە قەومەه فەئەطاعوه خوای گەورە دەربارەی فیرعەون فەرمێ قەومەکەی خۆی بە سوک سیر کرد بە هیچ و پوچ و بێدەسەڵات سیر کرد بە خراپی سیر کرد سوکایەتی پێکردن تی ئەوە هیچ نین هیچ نازانن هەر منە بێ حکم تام بکەم ئەلەیسە لی مولک مصر وهذه الأنهار تجري من تحتي ئەم میسر هەمووی من نییە وڵات هەمووی من نییە وڵات کەی هەمووی ئێوە کەژۆکە کەسێکە ئێستاش لە هەموو شوێنە زاڵمەکان عینیش ئەم کوردستانەی من نییە ئەم عێراقەی من نییە ئەم دنیای من نییە نەخێری تۆ نییە یە ئەو میلەتە فەقیر و ژارێ هەموویان بەشیان پێوەیە یەوە خەڵقەیە بۆیە
زاڵمەکە کە لە حدی خۆی دەرچوو بەڵێ خی گەورەی گرێ بەڵام بە شەرتێک مەزلومەکان لەگەڵیان نەبن هەتا مەزلوم لەگەڵ یابێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار خی گەورە ئەم ئاەتە زۆر مهمە هەموو مسلمانە ئەوانەیە گوێیان لێ ئەوانەی کە نایزان ئەمانەیە گوێیان لێ زۆر زۆری زان ئەم بابەتە ئەفەرمێ ڕوکن مەکەن نافەرمێ مەیل مەکەن نافەرمێ مەچن لەگەڵیان بن نافرێن لەگەڵیان مەبن پشتیوان ئەفەرمێ ولا تركنوا زانەکان ئەفەرمێ الركن أدنى ميل القلب أدنى ميل القلب أفرمي بحال ضري بوي لبا فتمسكوا من النار لقال أو ظالمات جهنم بحال ضري بوي لبا بحال بشتيواني كان الضري بدستو بأشكرا بدستو دم بأشكرا بشتيواني ليناكا بدا صلاة بنوسين وبخكنو بتشكو أصلا حد دفاعي لناكا بس بدل ضري بوي لبا لقال أو عشان تأجروا بأندازي أو يكل ضري بوي لبا بوي أخوي يقول فرمي بيش ضريش تام لنا أبو كساني كظلم كان بابراي خوش تعمل كسكري خوش تعمل وابن تيمية فرمي ابن تيمية رحمة الله عليه فرمي هل حكومته مسلمان به وظلم كابر قرار نابي خوي يقول بالقرار ناكا بلا ما حكومته كافر به وعدالته به خوي يقول بالقرار ياكا با كفريج به حكميج به اسلام ناكا مادام داد پەروەریەکی هەبێ لەناو خۆیانە زۆر باش مامۆستا بێگومان کۆمەڵێ هەڵگەڕانەوە و ڕاپەڕین و کۆدەتا هەبووە لە مێژووی هەم کورد و مسلمانانە قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ مەحموودی حەفید و بۆ نمونە عومەر موختارەوانە لە وڵاتانی تر و عەبدولقادر جەزائیری و عەبدولکەریم خەتابی و ئەمانە ئیسلام چۆن بە چاوی ڕێزەوە سەیری ئەو ڕاپەڕین و کۆدەتانەیەکە کە لە پێنا و لابردننی ستەمدا با لە ژێر ئاڵای ئیسلامیشدانە بێ ڕاپەڕینێکی نەتەوەی بێت چۆن سەیری ئەم جۆرە ڕاپەڕینانەکە بە تایبەت لە ئێستا کە ئێمە لە مانگی ئازارداین ڕاپەڕینێک لە دوایەکەکانی ڕانیە و سلێمانی و کەرکووک و لێرە بینین بە دژی زوڵم و ستەمی ڕژێمی باس ڕاپەڕین بە شێوەیە گەڵێن کە ڕاپەڕینی شەرعی بێ نەک بێسەرەوە بەر هەر کەسێک هەر لێ ڕاپەڕن فێر بن چونکە دروست نییە ئەبێ ئەندازەی زوڵم لە بەعزێ کەس گونا حولای خی گەورە نافۆتێ بەڵام هەر هەموو دەسەڵاتێک ئەندازەیە زوڵمی تیاابێ إلا بقول أود صلاتي بيغمر بيغمر كان جان بيغمر كان جان غيري بيغمر صلى الله عليه وسلم دسكوتي جنگي باش كدوها باش أويا وباش أوينا وبخوي زاني حكمتك تيابو خوي جورا حكمتك بودانا وخوي جورا عقداري كده والله غيري بيغمر كان لو أنا الظلم لك سكرابه كسبوا شو لا إمام عمر وكم مثلا بيني ما صدمي إمام عمر خوشترين صدم بوك الظلم لهيش كز نكراوه وهمو ميجو إسلام ئەوانەی غیری مسلمانانی کە مێژویان نووسێت و ئەترافیان بۆ کردووانەی کە ئینسانێکی بە ئینساف بوون بەڵام لە سەدەمی مای عومەر ڕۆیشتە لە بازار کەسێکی بینی سوڵەکە دەست لە خەڵپانەکاتەوە ئەوە تۆ چی تێتێم جوو دەکەم ئەی بۆ واکیتی وڵا خەلیفەی مسلمانان تا گەنجی نەمان با بۆ سەرانەمان لێستێنێ کە پیریش بن ئاوا بەڵامانەکەن و هیچمان نانێ یەکەم جار کە خانەنشینی دادراوە تەقاعودی دادراوە لەوە دادراوە کە خەلیفەی مسلمانە بۆ جوولەکەیکی کردووە بۆ توێتی زوڵمان لێکە نێزانێ خەلیفەی مسلمانانە توێتی خەلیفەی مسلمانان زوڵمان لێکە تا گەنجی نەمان بە سەرانەمان لێستێنەوە کە پیریش بوونی پەکمان کرد ئەوە بەڵامانەکەی تری کەس نییە بەخێومانکە جۆرە زوڵمی تایە خۆ دیارە هەرچەند خەلیفە نەیزانی و ئاگای لەوە نەبووە بەڵام ئاگاداری کردەوە کەواتە لە هەموو سەردەمێکەکە بەعزێ کەس زوڵمیان لێ بکرێت بەڵام کە زوڵمەکە بوو بە عام ئەو کاتە خوای گەورە بە مسلمانان دەڵێگەر قبوڵتان کرد ئەگەر قبوڵتان کرد خۆشتان زاڵمن ئەو کاتە میلەتەکەش پێوتێ زاڵم وەکو ئاەتەکەی باسمان کە فەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكوا نار زاڵمەکە لە ابن الجوزي ابن القيم الجوزي رحمەتی خوای لێ بەسەراتێکە جارتە فەرمێ خوای گەورە کۆمەڵە مەلایکە دەنێرێ گوندێک وێران بکەن ئەوانە ژەڵێن ئەی خوای گەورە تۆ ئەمربان پێکەی وێرانی بکەن یەکەم ماڵی سەرەتای گوندەکە دۆست و خۆشەویستی خۆتە خۆ بخۆت باشە دەزانی خوای گەورە فەرمووی ئەوەی شتێک بین خوای گەورە فەرمی لە پێش ئەماری ئەو کاول بکەن لە پێش ئەماری ئەو وێران بکەن چونکە لەو بۆ لاو زوڵم مەکرێ ئەم نەئیگۆڕێ نەبەجێشیان دێڵێ لەبەرە زوڵم ئەبێ قبوڵ نەکرێ قبوڵ کرا خوای گەورە لە قورئانە گوناحی کەس ولا تزر وازرة وزر أخرى هیچ کەس گوناحی کەس هەڵ ناگرێت ئیلا لە زوڵمانە بێ لە زوڵما سەیریکە ئەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة أفرمي خوتان لفتنة بارزن لظلم بارزن چونك أو كسيك فتنة وظلمك أكابتنيا براي خواك هذا بأونا مظلومك أنا اشتيوغلن أو أنا اشتيوغلن بهي ظلمي أو
بەڵێ لەبەرەوە زوڵم ئەوەندە خەتەرە کە خوای گەورە بەڵای نار بۆ سەدام حوسێن و جێشی سەدام حوسێن چەند بوو 4 ئەوەندەش مەزلومی شتیاس و زیاتریش ئەگەر بۆ چونکە نابێ مەزلومەکان قبولیکەن کە قبولیان کرد ئەوانش ئەندازەی سزایان بەرەکەوێت ئەوانیش بە زاڵم حسابن کەی مەزلوم بە زاڵم حسابە ئەو کاتێک کە زوڵم قبولەکە و پێغەمبەری خوا فەرمێت هەر کاتێک میلەت کەی نیشانەیەک بەتێتی کەی مستحقی عەزابی خوای گەورەیە کە زاڵمەکە زوڵمەکە خەڵقیش دەستی ناگرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما ئەفەرمێ یارمەتی برا مسلمانەکەتان بە فەرمودێکی صحیحە یارمەتی برا مسلمانەکەتان بن و کۆمەکی بکەن و پشتیوانی لێ بکەن هەر کاتێ زاڵم بێ یا مەظلوم بێ وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر مەظلوم بێ ناڕێ زوڵمی لێ بکرێ یارمەتی بەس ئەگەر زاڵم بێ بۆ یارمەتی بین فەرمووی مێڵ زوڵم بکە چۆن ئەگەر مەظلومەکە ستەم لێکراوەکە ئەسی ڕزگاریەکەی و دیفاعی لەکەی چەند مهمە ئەوەندەش مهمە کە زاڵمەکە زوڵمەکە پێ بڵێ زوڵم مەکە بۆیە گەورەترین جیهاد لە ئیسلامە گەورەترین جیهاد و گەورەترین شەهید دوو شەهیدن پێغەمبەر فەرمێ دوانن یەکیان حەمزەی کوڕی عەبدولمەتەلیبە یەکیان ئەو کەسەیە کە چێتە بەردەمی زاڵمێک پاشایە کاربەدەستێکی زۆردار و پێی ئەڵێ میلەت گوناحە لەوە زیاتر زوڵمیان لێ مەکە أفضل الجهاد كلمة الحق عند سلطان جائر کە بچێت لە لای سوڵتان جائر یعنی ظالم ئەو کە جەوروستەمەکە زوڵمەکە کاتە مامۆستا ئیسلام بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری ئەو ڕاپەڕین و تێکۆشان کە دژی سەدام و ئەتاتورک و حەمە ڕەزا شای ئێران و ئەوانە ئەو لابردنی زوڵمە لابردنی یعنی ئەوە گەورەترین جیهادە پێغەمبەرەکان هەر هەموو 124,000 پێغەمبەر بۆیە نێردراون أن يعبدوا الله أن يجتنبوا الطاغوت أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت كخلقي فيري خوا برسيب كان للطاغوت كان الطاغوت يجوك للسنور درجه فلما طغى الماء طغى عن للسنور درشو أو كاتش كإنسان للسنور الشرع درشو ظلم يكد للسنور إنسانية درشو خواي جورا قبولنا كا و أبي أو خلقه بيجي خوابك أو خلقه هرقرته أو خلقه قبولنا كان جاب هر شيء بس الشنية بسن دارو ديوان حكومتك بروخين وكو بيما كومانا زانا راس بين أسن بحاك مكان يندلن أو زانا بقبولنا كان أو زانا كده سيانا قاعد حاك مكان دولات إسلامية وكو زور جاروار نكوتو مامۆستا ئەرکی جەماوەر چییە لە کوردستانە بینین دەیەها ڕۆژنامەنووس شەهید کرا مامۆستای ئاینی شەهید کرا ڕیشی مامۆستای ئاینی سووتێنرا مامۆستای زانکۆ شەهید کرا ئەرکی جەماوەر ئەبێت چی بێت لە کاتێکا هەزارەها خۆپیشاندان کرا هەزارەها میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن تکایە ستەمەکەتان ڕاگرن تکایە پاشەکەوتی موچە لابن تکایە خەڵک مەچەوسێنەوە تکایە بە چاوی حیزبایەتی و ناوچەگەرێتی و عەشیرەتگەرێتیەوە سەیری خەڵک مەکەن ئیدی ئەبێت جەماوەر چی بکات بۆ نمونە جەماوەر هەر بەدەستی هەیە ئێستا لەو حاڵەتەیە کە تۆ ئەوەندە بە مەزڵومی باسییانەکەی جەماوەر گەورەتر شتی بەدەستەکە توانێت دەنگیان بۆنەیە ئەچۆن خۆت دەنگدان هیچ کەس ئاگای لێ نییە کەس نازانێت بۆ چێ توانێت دەنگیان بۆنە ئەو جەماوەرە ئەوەی کە زوڵمی لێکرێ جەماوەرەکەی بە دووەشەوە بەشێک دەنگ نایە بۆ زاڵمانە هەر کەسە زاڵم بێ مسلمان بیان کافرێ ئەلمانی بیان ئیسلامی بێ بۆی پێشەکی باسم کرد ئیبن تەیمیە ئەم جارش دووبارەیەکەمەوە بۆی کە ئەوەی کە نەبیستۆ بیبیستێ و قسەیە ئەفەرمێ ئەگەر حکومەتەکە مسلمانیش بێ زوڵم کا خوانی قبول ناکە هەر لە دنیا بێژگە لە سزای قیامەت لە دنیا بەردەوامی ناکە ئەگەر حکومەتەکە کافریش بێ نەگەر مسلمانێکی بەسیت بێ کافریش بێ مادام زوڵم لە خەڵقی نەکا خوای گەورە بەرقەراریەکە چونکە خەڵقی بۆ مسەخەرەکە خەڵک دیفاعی لێکن خوای گەورە وای کردووە ئەگەر حکومەتەکە کافریش بێ مادام زوڵم نەکا میلەتەکە خۆی دیفاعی لێکە میلەتەکە خۆی پێ ناخۆشە بڕوخێ بەڵام ئەگەر زوڵمیان کرد میلەت بەدەستێت چۆن ئێستا میلەت دوو بەشە بەشێکی ئەوەیە کە ڕاستەوخۆ هەر لەگەڵیەتی بۆ زوڵمە ڕازیە ئەو زوڵمە بە عەدالەت دەزانێ ئەو زوڵمە بە چاکی ئەزانێ من لە کەسێکم پرسی وەختی خۆی کەسێنە منی پرسی لە سجن بووم لە سەردەمی حیزب بەعسا یەکێ لە جەلادەکان لێ پرسیم تۆ بۆچی گیراوی وتم هەروە گیراوم تێر بەبێ خەتا تو تی درۆکەی تم بۆ ئەو قسەمانەکە بێتی قساکەم بە تەسەڕا جوابم بەرەوە چونکە ئێستا کاتی لایەن نییە تم بۆ تی لەبەرەوەی کە سوێن بۆ خوای نازم سوێندەکەم لەبیرنەوە سوێندێکی گەورەی خوات تی ئەو سەدام حوسێنە بە قەدەی ئیمام عومەر عادلە تۆ لە خۆ ناگرێ بە خۆڕای نییە ئێستاش کەسانێکەیە ئەوەی کە بن و تۆ میلەت بە زوڵمی ئەزانێ ئەو بە عەدالەت ئەزانێ کەسانێکی ئەڵێ کاکە پێغەمبەریش بێ هەر ئەوەندەی عەدالەت دەکرد هەر لەم کوردستانی خۆمانە بیستراوە لە خەڵک لە مەجلیسا لەبەرەوە ئەوانەی کە دەنگیان بۆ دەن بەشدارن لە هەر زوڵم و ناڕەحەتێکا کاکرێ ئەوانەی کە ناچن بە کار بەدەستە گەورەکان برن کار بەدەستی چکۆلە زوڵمەکەن
ئەبێ ئەم زوڵمە کۆکەنەوە وەکو تەقرینەی بینوسن بیبن لای کار بەدەستە گەورەکان بڵێ ئەم شتە ئەکرێ بە ناوی تۆ ئەکرێ بۆ سومعی تۆ جوان نییە بۆ دینی تۆ باش نییە بۆ ڕێزی تۆ باش نییە تۆ گەورەی ئەگەر نێری ئەم زوڵمە بکرێ هەموو میلەت دیفاع لێکە ئەگەر حکوومەتەکە ئەلمانی بێ نەک ئەلمانی بێ نەک حکوومەتێکی مسلمان بێ کوی لای خۆمان کە هەمویان خۆ ئەمە مسلمان نەزان حکوومەتێکی کافری بێ شیوعیش بێ مادام لەگەڵ مسلمان لەگەڵ خەڵقی فەقیر و هەژار بێت دیفاعیان لێ بکە مافیان نەخوا ئەو خەڵقە مسلمانە دیفاع لەو حکوومەتە شیوعیەکەن نایڵە بڕوخێ چونکە ئازانە بڕوخێ زوڵمیان لێ ئەکرێ یەکێ لە عالمە گەورەکانی ئەم سەردەما لەگەر ئینتیخابات کرا لە وڵاتێکی کوفر هەموو ئەوانەی خۆیان هەڵەبژێرن بۆ پەرلەمان کافر بن هەمیان ئەڵێ ئەم مسلمانە بچێ بۆ دەنگدانیان نەچێ ئەو عالمە گەورە فتواکەی لای من هەیە بە نووسراویش و بە دەنگی شەر هەیە لە ئەنتەرنێتە دیارە ئەڵێ لەو وڵاتەیە بێ بزانێ کامان لەو کافرانە کەمتر زوڵمەکە بچێ دەنگ بۆ ئەوان بە بۆی تۆزە زوڵمەکە کەم کاتەوە لەبەرەوە خەڵقێک کە دەنگەیات لە وڵاتی خۆمانە کە تۆڵی میلەتی چی بەدەستێن لەک لە وڵاتی خۆمان لە هەموو وڵاتەکانە بەشێکی بەدەست ئەوانەیە کە دەنگێن ئەتوانن میلەت بەدەستێتی ئێستا وەکو باسمان کرد دائیمەن ستەم چێکە کۆمەڵی خەڵقیکەن بە چیەکەن بە پشتیوانی کۆمەڵی خەڵقیکە کۆمەڵی خەڵقیکە دەنگیان بۆیان ئەوەی کە دەنگیان بۆیەدا بەشدارە لە هەموو دەنگیا بۆ کەسانی کە زوڵمەکەن بەشدارە لە هەموو زوڵمەکانە ئەوەیش کە بێدەنگە بێ لە بەرامبەر ئەوانە ئەگە بێدەنگ بێ ئەویش هەرعینیشتە ئەبێ ئەو کەسە بچێ بڵێ من ڕازی نیم بەمە وەکو چۆن باسی انتخاباتمان انتخابات هەیە بچێ بڵێ من ئەمە زاڵمە نامێ ئەمەمێ هیچ حسابی ئەلمانی و ئیسلامی و ئەمانەش نەکە حسابی چیکە زوڵم بکە بڵێ ئەمە مادام زوڵمەکە با پێنج فەرزە لە مزگەوتیش بێ با حافظ القورئانیش بێ نامێ ئەو کەسەم نایە زوڵم لێ بکە هەر کەسێک زوڵمی قبول کرد خوای گەورە نافەرمێ زوڵم لە کافر قبول مەکە زوڵم لە فاسق قبول مەکە لە ئەلمانی قبول مەکە لە ئیسلامی قبول کە خوای گەورە فەرمێ هەر کەسێک زوڵمی قبول ابن تەیمیە فەرمێ ئەگەر مەغۆڵەکانتان بینین هاتن قورئان بەسەر سەریانە ئەو بوو هەر بیان کوژن چونکە ستەمکارن بەڵێ چونکە ستەمکارن لەبەرەوە ئەبێ ئەم میلەتە بە ئەتوانێت غەیری مزاهرە بچێ مزاهرەکە و عنی فیشێکی پێوەنە بیکوژن غەیری ئەوی ڕۆژنامە نووسی بگیرێ بکوژرێ ئەتوانێت لە ڕۆژی انتخاباتەکە بە بێدەنگ وەکو چۆن زانایەکە فەرمێ ئەفەرمێکە کەسێک دارێکە بڕێتەوە ئەتوانێت بە دوو شێوی ببڕێتەوە بە تەور بیبڕێتەوە عالەم پێزانێ چکە هەموو جارە بەرزێک هاتووە دەنگیە بە گوێزان بیبڕێتەوە دەنگی نایە تا ڕوخێ ئەتوانێت ئەمان بەبێ دەنگ بەبێ خوێن بەبێ مشکلە ئەو کەسەی کە نایانێ ئەو کەسێک کە زوڵمیان لێکا لای برن بەڵام کە میلەت خۆی لای نابە میلەتەکە خۆشی یان زاڵمە یان زوڵمەکەی قبوڵە کاتەمان ساڵ لە ئەگەرێکشە ئەو فرموودەی کە سێ قۆناغدانێ بۆ گۆڕینی فەساد و خراپە یا بەدەست یا بەدەم یا بە دڵی پێی ناخۆش بێ ئەگە مسلمان هەر نەتوانێت هیچ بکە ئەتوانێت بەم سێ ڕێگەیە هیچ نەبێ دەتوانێت پشتگیری زاڵم و ستەمکار نەکە بەڵام ترە بێ مەرحەلانێکی تێپەڕاندوێ بێ دەست ئەبێ هەوڵ بن بیگۆڕن ئەگە بۆیان نەگۆڕە بەدەم یعنی ئەبێ بە تایبەتی ئەوانەی کە دەمیان نەگاتە کار بەدەستەکان ئەوەی کە عالمە ئەوەی کە پێشەوای خەڵقە ئەوەی کە حکومەت پرسیاری پێەکە لە هەموو وڵاتەکانە قازی هەیە اینجا مەسەڵەن مستەشار هەیە ڕاوێژکار هەیە ئەو ڕاوێژکارە نابێ پێیان بڵێن ئەمە لە حکومەکەی ئێمە زوڵمە ئەگەر ئەم کار بەدەست لە هەر شوێنێک لە هەر شوێنێ لە سەردەمی فیرعون ئیدعای خوایەتی کردووە کەوتیانە زەلامێک کوژراوە کەسێک هی کوشتووە گەڕاوە بەدوای پیاو کوژەکە موسا دوو کەس شەڕیان بوو لە قورئانە باسیکە موسا سەلامی خوای لەوێ لێ ڕۆی کە کابرای بەنی ئیسرائیلیتی فریام کەوە ئەم قیبتیە زوڵمم لێکە موسا چوو لێکی ئەم کاتەوە کابرای قیبتی بەگژەوی ژاچوو چکە بەخۆیان ڕابینی ئەوان دەوڵەتیان لە پشت بوو موسا فەوەکەزەه فقضى عليه زلێکی لێ کابرا مرد کە مرد خەبەرەکە گەیشتە ماڵی فیرعون و دام و دەستگای فیرعون گەڕا بەدوای قاتیلەکە زانم زەلام بۆ بەناح کوژراوە فیرعون بە موسا ئەڵێ چی خوای گەورە لە قورئانە فەرمێ فیرعون وتی وقتلت فرمي وأنت من الكافرين لآخر آياتك فرمي تو كسك كشتوها لما تو كافري آياتك من بيرنا تو فرمي تو كسك كشتوها لما تو كافري بخوي هزاران كسك كشتوها خوي بكافر نزاني خوي بظالم نزاني بس موسى كسي كشتوها منشي بيستوي بيكوجه موسى بخوي فرميتي ظلم لخون كنت انا نزاني كبوز اللي امره بەڵام بە دوایە گەڕاوە پێشی کتۆ تۆ وەختی خۆی کە دوای موسا دوای چەند ساڵ چوو بۆ لای فیرعون فیرعون وەختی خۆی زەلامێک کوشتووە تۆ زەلامێک کوشتووە
وأنت من الكافرين تو بووی بە کافر چکە زەلامە کوشتووە ئەبێ فیرعون لەسەر بە دوای پیا و کوژەکە گەڕاوە بەسم پێ ئەوەیە ئەگەر خەڵقی هەوڵبەن ئەمانەی کە دەستیان نەگاتە لای کار بەدەستەکان پێیان بڵێن ئەم زوڵما کرێت لەوانەیە زۆری ئەوان ئاگیان لێ نەبێ لەوانەیە زۆری پیان خۆش نەبێ ئەگەر لەبەر خواش نەبێ لەبەر شخصیەتی خۆیان لەبەر شخصیەتی حیزبەکان لەبەر شخصیەتی بنەماڵەکان مەسەن کەس و کارەکان پیان خۆش نەبێ کە خەڵقی قسەیان پێ بڵێن بە سووک سەیریان سەباب بچینە خزمەتی بەشێ لەو فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باز لە خراپی و تاریکی و گومڕایی و سەرنجامی شومی ستەم و ستەمکارانەکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن وێنایی ستەم و ستەمکاری کردو هەم بۆ دنیا هەم بۆ قیامەت خی گەورە لە قورئانە فەرمێ لا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار خی گەورە دەربارەی ئەو ڕۆژە فەرمێ لا ظلم اليوم یەکێ لە گەورەی قیامەت خی گەورە باسیکا فەرمێ زوڵم نییە لەم ڕۆژەیە وەکو دنیا نیە زوڵم کرێ زوڵم لەو زاڵمەش ناکرێ ئەوەی کە زۆر زاڵمی بووە ئەوەی کە ئیدعای خوایەتی کردو فیرعون زوڵمی لێ ناکرێت لە قیامەتە چکە خی گەورە فەرمێ لا ظلم اليوم ئەو ڕۆژە خوا حکومەکە نابێ کەس زوڵم لە کەسکە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمێ حیوانی بێشاق هێندرێ حیوانە شاقدارەکەی کە زوڵمی لێکردو تۆڵی لێسێنێ خی گەورە شاغیا بوو ئەڵێ حەقی خۆتی لێ بکەرەوانێ حەقی ئەو زوڵمی لێسێنرێ و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت بەقەدەر مسقالە زەڕەیەک زوڵمی هیچ کەس ون نابێ لە قیامەتە بەقەدەر مسقالە زەڕەیەک خێری کەس ون نابێ فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى هەر کەسێ بەقەدەر مسقالە زەڕەیەک خێری کچاکەی کرد بێ ون نابێ شەڕشی کرد بێ هەر ون نابێ کەواتە جەزای ئەو زاڵمانە ئەوەیە کە باسم کرد خی گەورە زوڵمەکەی بە شرک ناوردووە بۆ زوڵمە دەکرد من ئەمگو زوڵم مەکە بۆ زوڵمە دەکرد خی گەورە فەرمێ یعنی حساب و قسەکەی من ناکرد حکومەکەی من بە غەڵەت دەزانی ئەوکەی خۆت بە چاکتر دەزانی حساب بۆ دەسەڵاتی من ناکرد بە تەمانەوی بێ و بەردەستم هەموو ئەم پرسیارانی لێکرێ زۆر لۆ زیاتر کە بۆ ئەم زوڵمەت دەکرانی لەبەر چی لەبەر خۆتیان لەبەر خوا ئەگەر لەبەر خوش زوڵمی کرد بێ خواری قوڵڵاکە جاگە لەبەر خۆی کردبێتی لەبەرەوە زاڵمەکان خی گەورە لەو ئاخری وەکو باسی کرد لەوەڵۆ ئاخری سورەتی ئیبراهیمە فەرمێت خی گەورە چیان لێکە لا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مقنعين مقنعين يعني قناعة كده سريان ناتوان سير كما كيف يخوان ناتوان سير أملا ولاكن بشوي رانا قلنا بين نبزوله نسير أملا ولاكي تشاونا نخين لترسى بخوي لا يرتد إليهم طرف أفئدتهم هواء أقايل خوينا من نازل بيلا تيبكاتو شوي الرزقار بنا خواهي قولنا الرجاء فرمي أنا باش إيوه لبيش إيوه خلقي ظالما لنا نبرد إيوه وعتا نازلم نكن کەواتە زاڵمەکانی پێش خۆیان کردووەتەوە بە نمونە کە ئێوە چاو لەوان مەکەن بەڵێ خی گەورە فەرمێ لە پێش ئەوان زوڵمیان کرد وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال لەبەر چاوی خۆتان بۆتان دەرکەوت چیمان لێکردن ئەوانەی پێشوش نمونەمان بۆ جەڕاونەوانێ هەر تەنبێ نەبوون وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال دوای ئەوەی کە ئەو هەموو زوڵم و زۆریان کردووە پیلانی وایان جێڕاوە کە شاغ لە بندێنێ مسلمانی فەقیر عاقلی پێ ناشکێن ئاگای لێ نییە هەم بە دزی ئەوانەوەی کە هەم بە مەسلحەت یەزانێ بەنای ئەم هەموو پیلاناکەن بەڵام خی گەورە مەجای یاون ماوەیەک بۆی تۆبە بکەن هەتا فەرمێت لە ڕیواتێک هاتووە فەرمێ جوبرەیل چوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تی ئەو کاتێک کە فیرعون لەناو ئاوەکە خەریب و بخنکێ ئەویست تۆبە بکە ئەو کاتێک کە فیرعونتی ئەنە ڕەبوکم الئەعلا ویستم بیخنکێنم داوام لە خوای گەورە کرد نێرە مەجالم با نێرم هەناسەبا بیخنکێنم هەڵێ خوای گەورە فەرمووی تۆ ئەوە عەبدی وا بیرەکەیەوە من کە خوام چاوەڕێیەکەم تۆبە بکە تۆ عەبدی چونکە ئەمری پێت خۆشە زوو ئەویش بمرێ لەبەر چاوتا بەس من کە نامرم ماوەیەکەش مەجالیە زوڵم بکە بەزەیشم بە مەزڵومەکان هایەتەوە دوعای ئەوانیش ڕەت ناکەم وانێ بەڵام بەشەتی ئەم زاڵمە تۆبە بکە خی گەورە ئەوەندە بەڕەحمە بەڵام کە هەر تۆبە ناکە هەر پەشیمان نابێتەوە هەر دەرز وەرناگرێ هەر پند وەرناگرێ خی گەورە لە ئەو ئاوەی کە ئەو ئیدعایەکانە بەژێر ماڕوە خی گەورە لە ئاوەکە خنکێنێ ئەو ئاگرێ کە ئەو ئیدعایەکە خی گەورە بۆ ئاگرەی سووتێنێ بۆیە زاڵمەکان لە پلەی هەرە ژێری جەهەنەمان لەگەڵ منافقەکان بەشێکی لەوەی کە
بەچی ئەبزانین کە زاڵمەکان لە پلەی هەر ژێری جەهەنەمان خی گەورە فەرێ إن المنافقين في الدرك الأسفل من النار منافقەکان لە پلەی هەر ژێری جەهەنەمان زاڵمەکانیش لە پلەی هەر ژێری جەهەنەمان لەگەڵەوانە بەچی بزانین بەوەی کە ئەم زاڵمانە ظلمەکان ويحسبون أنهم يحسنون صنعا هەڵێ ئەمە زۆر باشە ئەوانە بێ ناکرێ فرعون وای کتووە فرعون دوێتی ئللا ئەم ڕێگایی کە من پیشانتان دێم هەر ئەم ڕێگای ڕاستە هەر منیش لێ ێزانم کەسێکە لێ نازانێ هەر ئەمێ منیش چاکە بۆ مەسلحەتی خۆشتان واکەم أخاف أن يبدل دينكم وأن يظهر في الأرض الفساد أترسم دينك تام قري من لبر إيوه ظلم دفاع لإيوهكم حسكم موسى ظلم تان لنك أو ظلم يخوي بعدالته بدأت فريد بشان خلقيا وإساس لا مستدام قاوة أما أم وزيرنا بكز دي نازانه أم بياوانا بهيج كز أو يبغى ناكره أمريكا زور باشا دفاعي من علم لما جيسا بيسرا وكوتيانا أمريكا صار على العراق حاكما لهموك العراق شنو كل زانجا بيغمبر يبهر واي بوكري خلق واي كتونا لما جيسا أنا برساي خلقه مسلمان شنو شكا أنا بروا خواي جورا أو ظالما كان بشر النفاق ينتهي شو كان ظلمك أكا أجل مع عدالته ظلمك أكا أجل عدالته لەبەرەوە نفاقی شەرەوەیە کابرا بە ئاشکرای مسلمان و لە ژێریشە مسلمان نیە زۆر باش مامۆستا زۆرمان باس لە ستەمی سیاسی و لە فیرعەون و لە سەدام و لە ڕەزاشا و ئەمانە کرد با بینە سەر ستەمی کۆمەڵایەتی و ستەمی خێزانی پیاوێک دەچێتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەموو ماڵەکەم و عەرز و باخ و ئەو حیوانات و شتەکەم داوە بە کوڕێکم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەی ئەوانی ترت بە هەمان شێوە بەش داون ئەڵێ نەخێ من تەنها بەشیەوەم داوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەمکەن بەشایەت بەسەر ستەمەکانتانەوە زۆر جار بۆ نمونە لە نێو خێزاندا باوک زڵم لە مناڵێکەکە براخ زڵم لە خوشکەکانیەکە میراتیان ناداتێ ئەم جۆرە ستەمەش هەرە چێتە خانەی ستەمەکانی ترەوە و چۆن ئیسلامی پیرۆز بەگشت ئەمە داچۆتەوە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەگشت سەحابەیەکی خۆی داچۆتەوە کە مەم کە بە شایەدێک بەسەر ئەو ستەمەی کە تۆ باسیەکەی زوڵمکردن لە ئیسلامە لادانە لە شەرعی خوا چونکە ئەوەی کە مسلمان بێ ئەبێ لە سەدا سەد نەبرێ لە سەدا نەوەنۆنی و ئەبێ لە سەدا سەد ڕەئی وابێ کە خوای گەورە عادل و زوڵم لە کەس ناکە بێگومان ئەبێ لە سەدا سەد ڕەئی وابێ کە پێغەمبەری خوا عادل بووە دوای خوای گەورە زوڵمی لە کەس نەکرد چونکە بە فەرمانی خوای گەورە جموزوڵی کردووە ولا سەدا سەد ڕەئی وابێ کە شەرع زوڵم لە کەس ناکە ئەوەی شەرعە ئەوەی کە فەرمودەی خوا و پێغەمبەر و ڕاستەخۆ نەک ڕەئی من و ڕەئی تۆ ڕەئی زانەکان و ڕەئی بەعزێ کەس ئەوانە نا ئیجتیهادی زانەکانیش نا ئەوەی کە لە فەرمودەی خوا و پێغەمبەر هاتووە کەواتە کابرا ئەگەر خوای گەورە بۆی دانا ئەو میراتەی بەش کردووە خوای گەورە مادام میراتەوە باس کرد ئەو میراتەی بەش کردووە لە قورئانە ئەوەش لە قورئانە ڕاستەخۆ باسی نەکراوە پێغەمبەری خوا خۆی بڕاندوێتێ لەسەر دەمی خۆیان باسی کردووە وما ينطق عن الهوى پێغەمبەریش لە خۆ قسەی نەکردووە پێغەمبەری خوا کە دابەشی کردووە بە فەرمانی خوا دابەشی کردووە ئێستا کە کەسێک خوای گەورە فەرمێ بەشی خوشکەکەت باڵێ بەشی نام لە پێشەوە باسمان کردووە زوڵم ئەوەیە کە ئینسان لە شەرع تێپەڕێ ئەمە شەرعە لە شەرع زیاتر حەق وەرگرێ لە شەرع کەمتر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە نیشانەی منافق چییە ئیذا خاصەمە فەجەڕە ئەگەر شەڕیشی بوو لە شەڕەکە زیان ڕێی بکە کەواتە ئەو کەسە کە خوای گەورە فەرمێ بەشی خوشکەکە بە بەشی نایە ئەفەرمێ کە ژنەکە تەلاقا مارەیەکەی بەرێ مارەیەکەی نایەتێ و سنگ دەرەپەڕێنێ و من واستەم هەیە و خەڵقە ناسم و ئەنواعی مەسئولە ناسم و نازانم پارەم هەیە بە پارە هەر مناڵەکانی لێستێنن بە زۆر خوای گەورە فەرمێ مناڵەکە بێ ئاوا بیدرێتێ بدرێ بە فڵانیان بەو مەرجانەی کە شەرع دایناوە لەو حاڵەتە درێ بە ئافرەتەکە و لە بەعزە حاڵەتیشان نایدرێتێ ئەبێ مارەی خۆی بدرێتێ ئەبێ میراتی بدرێتێ کە خەڵقی ئێستا و میراتی ئەخوا ئەوە زوڵمێکە ئەم ئافرەتە ئەم خوشکە ئەم ژنە ئەم کەسەی لێ ناسێنێتەوە خوا لێسێنێت لە قیامەتە خوای گەورە دیفاعی لێکە خوای گەورە فەرمێ ئەگەر ئەم کەسە پێنج فەرزە لە مزگەوت بێ هەموو ساڵی حەجێکی کرد بێ هەموو ڕۆژە بە ڕۆژوو بێ هەرچی عیبادەت و خواپەرستی و دەمی بە زیکرەوە بێ لەسەر وشەی لا ئیلاهە ئیلەڵڵاه مرد بێ شەهید بوو بێ شەهیدیش بوو بێ ئیلا خوای گەورە ڕایەگرێ فەرمێ ڕاستە تۆ ئەمانەت هەموو کردووە بەڵام هەتا بەشە میراتەکەی ئەو خوشکە نەیەوانێت خەمە جەهەنەمەوە بەشی ئەوە لە نەسی قورئانە و لە فەرمودەی پێغەمبەر ئەو باس کراوە کە بەشی خەڵقی حەقی خەڵقی خوای گەورە ئیستێنێ لەبەرەوە ئەو کەسێک کە میراتی نایەتێ خوا بۆی دانا وەکو ئەو ئابرێ خوایە تۆڕی بیێنێ تۆ فەرمی بەشی خوشکەکە بە دەمن بەشی ناکەم حسابی بۆ ناکەم حساب بۆ قسەی تۆش ناکەم ئەبێ وابێ چونکە خوای گەورە فەرمی بیێنێ تۆڕی خوا دایناوە ئەو لە وەڵام من خێر من داینانم آخر خوا وای فەرموو آخر من وا نافەرموو
ئەخر خوار ڕێی وایە وەڵام من ڕێیم وانە ئەوە زۆر شتێکی خەتەرە ئەوە دژایەتیکردنی فەرمانی خوایە هەموو ئەو کەسانی کە ئوشتاکەن بۆ تۆزێ پارە خۆیان خەجاڵەتی خوا و دنیا و قیامەت نەکەن خۆیان خەجاڵەتی لای خزمەکانیشیان نەکەن و ئەو خوشکەش کە بە زۆر گەدنی ئازاکە گەدنی ئازا نابێ ئەبێ بەشەکەی باتێ چۆن خوای گەورە بەشی پیاوەکەی داناوە بەشی ئافرەتەکەشی داناوە ئەو ئیسلام زوڵمی لێ نەکردووە خەڵق زوڵمی لێکە خوای گەورە بە عەدالەت بۆی داناون لە بەشی میراتیە لە عەرز و ئاوە لە معاشە لە هەموو هەڵسوکەوتێکی ماڵەوە ئەوانەی کە زوڵم لە ژنەکانیان نەکەن زوڵم لە مناڵەکانیان نەکەن ناوێرن قسە بکەن ناوێرن قسە لە قسەیان بکەن قسە بکەن تەلاقیان لێخوا تەلاقەخوا لێیان دەیە بەسەر هەموو ئەوانە زوڵمن ئیسلام ڕێگری لێ کردووە گەورەترین زوڵم والظلم ذوي القربى أشد مضادة ظلمي ستمي أو كساني كخزم زول ستمي خلقي ناخوشتنا أو شاعر واله أريد ستمي كخزم كله وكان كسكي نزيكي خله وكان كتشاوري بياوتي ليكي تشاوري تشاكي ليكي جنك تشاوري كميردكي هاتو ناو تشاوري ماسكا سري ماسكا دست خوشي ليبكا ريزي ليبقري بل دست خوش سلامي ليبكا بيغمبر فرمي سيكز لزماني خوان كان أو بياوي لزماني خوان إخوان يقول خوي عام بارزي دین و دنیا نەپارێزێ کە بێتەوە بۆ ماڵە سەلام لە ژنەکەی بکە ژنەکەی چاوەڕێی ئەو سەلامەیە ئەو بێتەوە تەلاقی لێ بخوا ئەو بێتەوە بڵێ لە بازار شەڕم بووە ژنەکە بڕۆ ماڵی باوکت تەلاقم خوا دوو ئاگای لە هیچ نییە چێشتی بۆ لەناوە جلی بۆشتووە خزمەتی کردووە ماڵەکەی بۆ پاکردێتەوە ئەویش دێنە دەرەوە جیاتی سەلام وەڵام لە بازار شەڕم بوو نەختێکیان لێیان منیش تەلاقم خوا دەسەڵاتم نەبوو بەڕاستیەوە هەمووی زوڵمە ئەو میراتیە بە تایبەتی بێ لە شوێنی خۆیان بە تایبەتی باس کرێ کە میراتی نەدان بە خوشک و بۆوانەی کە لەژێر دەستان هەر ئەوەندەیە خوای گەورە لە قیامەتا پێ فەرمێت هەر دەسەڵاتی ئەوەندە مایتێ کە میرات بێ بە خوشکەکان نەدایە ئەگەر دەسەڵات بەسەر هەموو خەڵقا بێ چی کردایە ئەو کەسەی زۆڵم لە ژنەکەیەکە خوای گەورە فەرێ ژنێکم خستە ژێر دەست ئەو هەموو زوڵمان لێ کرد ئەگەر خەڵقی هەموو کوردستان خەڵقی هەموو عێراق لەژێر دەستا بێ چی دەکرد بە خەڵقی ڕێستەمکار تۆ زۆر لە ڕاستەمکارترە بووی لەبەرەوە بێ ئەو ئینسانە ئاگان لێ بێ لە ڕاستی ئەگەر وەکو باسم کرد دووبارەیەکەمەوە ئەگەر ئەو کەسە شەو ڕۆژ خەریکی خواپەرستی بێ بە ڕۆژوو بێ بە شەو نوێشکە دایمە دەمی بە ذکر و تەسبیحات و قورئان خوێندن بێ هەموو ساڵی حەجی و عەمرە بکە ئەگەر حەقی ژنەکەی خۆی حەقی خوشکەکەی خۆی حەقی کەسێکی کە دەرودراوسێکی بەسەر بێ حەقی ئینسان ئەو پێڵێن حەقی بەشەر حەقی خەڵق ئەگەر ئەو حەقی بەسەرەوە بێ ئیلا لە کۆڵی نابێتەوە خوای گەورە پێڵێت تۆ مستحەقی جەهەنەمی تا حەقەکەی نێتەوە خۆ لە قیامەت میراتی دەست ناکرێت تازە بیاتەوە ڕاستە پارەی دەست ناکەوێت عەرز نەماوە بیاتەوە لەبەرەوە ئیلا نەتیجەکەی دۆزەخ کۆتا پرسیارم سەرنجام و شوێنەوار و ئاساری خراپی زوڵم و ستەم و ستەمکاری چییە بەسەر تاک و خێزان و کۆمەڵگەوە بۆ دنیا و بۆ قیامەت ئەوەی قیامەتەکە تەقریبەن باسمان کرد کە ئەو کەسە کە کۆمەڵ لەگەڵ خوای ئەمە زۆر باش بوو لەگەڵ ئێمە ئەمە زۆر خزمەتی ئەمەی کردووە فەرمێ لەگەڵ ئێوە باش بۆ زوڵمی لەمانە کردووە هەرچەند خەڵقی تکای بووەکە خەڵقی موسڵمان لەگەڵ ئێمە چاخوای گەورە فەرمێ لەگەڵ ئێوە چاو لەگەڵمانە خراپ بووە نەتیجەی قیامەتیان زۆر خراپە ئەو ڕۆژەی کە نە ژن نە مناڵ لە هیچ کەسە فریان نەکەوێت نە سەرەت و سامان ماوە نە مەعاش ماوە نە پلە و پایە ماوە نە عەرز و ئاو ماوە ئەو قیامەت زۆر خەتەرترە لە دنیا لە دنیای خوای گەورە بە کەلیمەی قسە عەفویان دەکات کە تۆبەیەکی ڕاستکەن وازە و زوڵم و زۆرە بێن حەقی خەڵقی بنەوە بەڵام لە دنیاەوەی کێبینین ئەو هەموو تەلاقەیە کەەوە بێ بە هەمووی ودە باس کرێ خەڵق ڕۆژانە گوێی لێبێ کە نەتیجەی ئەو تەلاقەوە چەند ئافرەت زوڵمی لێکرێت چەند ئافرەت دڵی ئەشکێت چەند مناڵ دڵی ئەشکێ مناڵ بێ دایک و باوکە بێ چەند ئەو دایک و باوکی ئەو کوڕکچە خەفەت دەخۆن کە لێک جیا بنەوەنێ چەند زوڵم لە دایک و باوکیانەکەن ئەوەی کە زوڵم لە دایک و باوکی بکە چەند گوناحەکەی گەورەیە ئەوەی کە ژنەکەی تەلاقەیە ئەوەندە زوڵم لە دایک و باوکی خۆش و دایک و باوکی ژنەکەشێکە ئەو ئافرەتەی داوای تەلاقەکان لە مێردەکەی زوڵم لە دایک و باوکی خۆش و لە ئیمێردەکەشێکە بێجگەوەی لە مناڵەکانی ئێمە خزممان هەبووە کە عمری گەیشتە 65 ساڵ 66 ساڵ کە وەختی خۆی بە مناڵی دایکی تەلاق درراوە بۆ گەورەیە کە ئێمە لە مەجلیسا باسی ئەومانە کرد ئافرەتێ تەلاق درراوە مناڵەکانی لە کوێن و ئەو دەستێ کرد بەگریان ئێوە نازانن کە ئەو مناڵە ئێستا چەند ناڕەحەتە چکە من بەخۆم ئازانم کە عمری گەیشتوە 65 ساڵ 66 ساڵ لەبەرەوە ئەو زوڵم و زۆرە بە زۆری لە مناڵەکرێت لە مناڵێکی بێت تاوان کە هیچی لەسەر نییە کە ئەگەر ئەو مناڵە شوێنێکی سووتێنێ زەنامێکی شوێ هیچی لەسەر نیە شەرعەن چکە ئاگای لە خۆی نییە نایزانێ عەقلی پێ ناشکێ زوڵم لە مناڵەکرێ اینجا شەڕ دروست دەبێ ئاژاوە دروست دەبێ خەڵق ئەگیرێ ئەو کەسێک کە ئەگیرێ زوڵمەکەی کردووە اینجا ماڵ و مناڵەکەی بێنەر و ئاوە بن اینجا کە سوکارەکەی خەفەت دەخۆن اینجا سومعەیان ئەشکێ لەبەرەوە لە دنیاشا فەسادێکی زۆر بەرپا ئەبێ بۆی کە خەڵق زوڵم لە یەکترەکە پیا و کوشتن دروست دەبێ لەسەر دوکانێک
لەسەر تۆزێ پارە لەسەر تۆزە زەوی لەم کوردستانی خۆمانە 20مانە 60 کەس کوژراوە 70 کەس کوژراوە 20 کەس کوژراوە لەسەر بڕەدارێک سەڵدارێک 15 کەس کوژراوە هەمووی ئیچی بووە ئەوە هەبوو کە کەسێک زوڵمێک لێچێ کردووی سێتی ئەو حەقیرە داگیرکە ئەوش قبولی نەکردووە شەڕەکەی گەورە بووە لەبەرەوە ئەو زوڵمە لە دنیاشە خوای گەورە کە باسی دنیاکە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس فسادی بەڕ و بەحر گەندەڵی بەحر و بەڕ هەمووی زوڵمی ئینسانەکانە ئەو زوڵمە ئینسانەکانێکن حتا ئەگەر ماسیەکان لە ناو دەریایە ئەگەر دەریاکان پشێوێن ماسیەکان لە ناوسن لە ناو دەریایە حوتەکان بێن خۆیان بخینکەن نەکو بیزنیمان لە ساڵانی ڕابردووە ئەوەش هەری زوڵمی لە یەکێ لە دەریاوانە ئەمریکیەکانیان پرسییان بەڕێی تۆم حوتانە بۆ خۆیان ئەخینکێنن 140 حوت خینکان هاتنە قەراغی دەریاکە و دەمیان بەرزەکە تا ئەخینکان تی لەبەر زوڵمی ئینسانەکانە زوڵمی ئینسانەکان ئەرزی شتێگە دنیا شتێگە ژیانیش لە خەڵقی تێگە وڵاتیش تێگە و ژیانی خێزانەکانیش تێگە هەر کەسێکی قیامەتیش تاریکە بێ و خوای گەورەش فەرمێ ئەگەر خەڵقم بگرتە بۆی ئەو زوڵمەوەکەیکەن کەس لەسەر ئەرز نامە ولو يؤاخذ الله الناس بظلمهم ما ترك عليها ما ترك على ظهرها من دابة خوای گەورە بە زوڵم خەڵقی بەس بۆ بە زوڵم نایانگرێ خوای گەورە مەجالیە بۆی تۆبە بکە ئەگەر ئەو زاڵمە تۆبە بکە ئەو ئیمامی عومەرە لەگەڵ ئەبوو جەهلا بووە کە تۆبەی کرد بووە ئیمامی عومەر ڕاستە مامۆستاگیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریع زانایانی کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بووی سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بە یەکگەشتنەوەی تر لە پەنای خوا دابن دوور بن لە هەر زۆرە زوڵم و ستەمێک خواتان لەگەڵ